سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش زۆر بەخێر بێن زۆر سپاس بۆ بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان بۆ سازکردنی ئەو گفتوگۆیە لە ڕاستیە کەمتر لەوەی سیمینار بێ من پێم خۆشە گفتوگۆیەک بێ لە نێوان من و لە نێوان جەنابتان و لە نێوان یەکتریا بەڕاستی چونکە گفتوگۆ و دیالۆگ میکانیزمێکی گرنگی پێشکەوتن و لە یەکتر تێگەشتن و زانینی هەڵەکانمان و پەرەدانە بە باشیەکانمان کە هەمانە. ئەمڕۆ وەک بەڕێوەبەری پانێڵەکە یا بەڕێوەبەری گفتوگۆکە باسی کرد 60 و ئەوەندە ساڵ تێپەڕێ بەسەر شۆڕشی ئەیلولی کوردستانە کە ئەم شۆڕشە یەکێکە لە شۆڕشە گرنگەکانی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستان لە بەدرێژایی مێژووە. لە ڕاستیە ئەگەر مامۆستایانی بەڕێزم مامۆستایانی زانکۆی سلێمانی لێرە دانیشتوون کاک دکتۆر کەیوان و کاک دکتۆر عومەر مامۆستایانی تریش وە بەشێکی زۆر لە ئێوە توێژەرە کە ئەزانم ئەگەر دیراسی شۆڕش بکەین ئێمە لەوانەیە شۆڕش بە معنا فراوانەکەی لەوانەیە بەس شۆڕشی ئەیلول لە شۆڕشی ئەیلول بەدواوە بوترێن ئێمە شۆڕشمان هەیە بە معنا فراوانە و علمیەکەی شۆڕش. ئەوانەی پێشووتر هەمان بوون جوڵانەوەی ڕزگاری خواز بوون جوڵانەوە بوون لە پێناو مەطلبە دیاریکراوەکانە کۆمەڵێک مەطلبی دیاریکراوی نەتەوەیی بەڵام نەگەشتووەتە ئەو ئاستەی کە شۆڕشێکی فراوانی سەرتاپاگیری گەورەی وەک شۆڕشی ئەیلول بێ. بابەتەکەی من ڕەهەندە کولتوریەکانی شۆڕشی ئەیلول لە ڕاستیە ئەیلول زۆر کە بیستومانە زۆر لەبارەیەوە کە زۆر ئەدرێ بە گوێمانە لەلایەنی ئیعلامی و لایەنەکانی تریشەوە زۆر جار بەسن لایەنە سەربازیەکەی ئینتیساراتە سەربازیەکانی تێکشکانی دوژمن زۆر ئەمانە لە زیهنمانە هەیە. ئەم شۆڕشە بێجگە ئەمە ئەیلول لایەنی کولتوریشی هەیە کە من هەوڵ ئەدەم لە ماوەی بەڕێزان وتیان نیو سەعات بەس پێم وتن ئەگەر پیا و تۆزێک سەریع بوو ئەوانە لەوانەیە نیو سەعات تا خۆی نەگرێتەوە 5-6 دقەیەکی زیادەشم بنێ. بۆیە لەو ماوەیە من حەزەکەم تیشک بخەینە سەر ڕەهەندە کولتوریەکانی ئەیلول. پێش هەموو شتێک سەورایان شۆڕش و کولتور ئەم دوانە پێم باشە پێناسەی کەین بۆ ئەوی ئێمە بین دوایی کە ڕەبتیانەکەین بە یەکەوە بزانین چۆن ئەم بزاڤە گەورە و گرنگە ڕزگاری خوازە نیشتیمانیی کوردستان لەم لایەنانەوە ئیشی کردووە و توانیوێتی لەم لایەنانەیە جێدەستی دیار بێ. پێش هەموو شتێک شۆڕش یان سەورا یان ئەوەی بە ئینگلیزی ڕۆڤەلەیشنە ئەمە بە کورتترین پێناسەیە ئەڵێ ڕووداوێکی گەورەیە کە ڕووداوێکی کە کاریگەری گەورە و ڕیشەیی دێنێتە کایەوە کە واقعی دوای خۆی فەرقی هەیە بە تەواوی لەگەڵ واقعی پێش خۆیان پێش ڕووداوەکەیە و هەر ئەمەشە سەورا و شۆڕش جا ئەکاتەوە لە کودەتا جای ئەکاتەوە لە جوڵانەوەی ئاسایی و کاتی جای ئەکاتەوە لە مزاهرات و لە کۆمەڵێک بابەت. بۆیە شۆڕش بەچی ئەپێورێ بەو قۆناغە ئەپێورێ کە دوای شۆڕشەکە دێت کە چی کردووە و توانیوێتی چۆن ئەو قۆناغە حەدی فاسیل دابنێ لە نێوان خۆی و لە نێوان پێش خۆیان. ئەدی کولتور چییە؟ کە باسی کولتوریش ئەەکەین کولتور سیستەمە پێش هەموو شتێک سیستەمێکە لە دابوونەریت معتەقەدات بیر و باوەڕ لە کۆمەڵێک تایبەتمەندی کۆمەڵێکی دیاریکراوە جا ئەم کۆمەڵە نەتەوەیی بنیان ئاینی یان مەذهبی یان هەر گروپێکی تر کە ئەم سیستەمە بەیەکیانەوە ئەبەسێ و بڕوایان پێی هەیە و لە پێناویە جۆرێک لە خەبات ئەکەن و میکانیزمی پاراستنی ئەم با بڵێن کولتوری خۆیان ئەم سیستەمەی خۆیان ئەگرنەبەر و ئەم سیستەمی کولتوریش بەوە جا ئەکرێتەوە کە دەسا و دەست ئەگوازرێتەوە لە نەوەکانەوە و لە نەوەیەک بۆ نەوەیەکی دی و هەر کولتوریشە لە ڕاستیە تایبەتمەندی و خصوصیاتی ئەو گروپە دیاری ئەکا وەجێ ئەکاتەوە لە گروپەکانی تر. واتە ئەگەر جەنابەت مەسەن بیت باس لە ئەوە بکەی کە فەرقی کورد و مەسەن نەتەوەیەکی تر چییە یەکسەریەی بەلام بۆ کولتورەکەی لە کولتورەکەیەوە دەست پێ ئەەکەی کە تۆ گوێت لە مۆسیقایەکە بێ من یەکێک لەو مامۆستا بەڕێزانەی کە هاتوچەی ناوەند ئەکات بۆی گەڕامەوتی لە ئەمریکا لە یەکێک لە پارکەکان بووم گوێم لە مۆسیقایەک بووتی نەورۆز بوو بەتەنیا چوومە ئەو پارکە گوێم لە مۆسیقایەک بوو هەستم کرا مۆسیقایە کوردیە شەرقیە هیچ نەبێ وتی کە زۆر نزیک بوومەوە سێرەکەم ناخێر کوردیە کە ڕۆشتم وتی سێرەکەم عایلەیەکی کوردن و سێ کەس دانیشتون و مەسەن ئەوەکەن کەواتە لە تۆ ئەوە کولتورێکە نەتەوەیەک لە نەتەوەیەکی تر جا ئەکاتەوە. لەم ڕوانگەیەوە شۆڕشی ئەیلول ڕاستە شۆڕشێکی سەربازیە و بە حرەکاتی سەربازی دەست پێەکە بەڵام نەتیجەکەی هەر شۆڕشێکی سیاسی و سەربازی کە درێژخایەن بێ کە بە فعلی شۆڕش بێ گۆڕانکاری کۆمەڵایەتی گرنگیش لەگەڵ خۆیان ئەهێنێتەکایەوە و ئەوەوە ئەکات کە وەکوتمان داهاتووی یا مەرحەلەی دوای شۆڕش جیاواز بێت لە مەرحەلەی پێش ڕۆژ شۆڕش.
لم روانجي ومن هول أدم لسر شن نقاطك شن خالق لو بانتاي يعني كشورش أيلول هم وك مؤسسة وك جولانا وك جوركا همش وك دام مزرعة قيادة دي شورش إيشان لسر كردوا وميكانيزم إيش لسر كردنيان بوداناوا قصبكم لأن هرجرينج كيكا من أما يقصي لسر بكام بينش يعني شش برؤيتي كرؤى سياسية كي رؤى پرورديو پروردية كي وهروها رؤى كمالات كي والرؤى تندرسية كي وهو الأدين للرؤى مؤسسات كي شوتوزيك سبكين لهم يجرينتير لأن سياسية كي منا وتبيشوا كلتورة سياسية كي ما دام أموت من كلتوري فرقي هيا وهنا تويك فرقي هيا لقلنا تويك تر كلتوري سياسي هربنا تويكش فرقي هيا أويك كلتوري سياسي شورش إلو جاء كاتوا لا بيش خوي ولا لا قناغ كاني تري جولانا وبزود نورزگاری خوازکانی گلی کردستانی پیشتر هر گرنگترینیان اویک شورشکی سرتاسریه کبو یکم جار سرتاسری او پارچه کردستان لخوی اگری و همو ناوچکه همو پارچکه لجر قیاده که یک قیاده کو اکاتو و یک قائده و یک میکانیزمی کار کردنا و یک رؤیا و هر امش و اکاکا کاریگری لسر پارچکانی تری کردستانی شبه و اکاکا جورك لجوركان كالتوري شورش إلول بجوازرته وبارتشكاني تريش أم يقرتو يلا ميجوي كرده زور كم هاتوا تكايا يعني أجر تماشى بكي لسرتاكاني دروس بوني ناسيوناليزمي كردية أو كباب بسرتها ناسيوناليزمي كردي ده أن ريح حتىكو شورش إلول لا بهيج بارتشكي كردستان كم أبينين كأم يقرتو يبت هاد بتكايا هربويش لا بارتشكي تري كردستانا شورشك جولانا ويك بو أستي شورش إلول لكردستانا نابينين بويا مسألة يقرتوي ومسألة سرتاسري بون زور جرينجا بو أوي كتو بتواني لقل بران بركتها هم تيجيني كشيت أوي همش كأوي أتويد ب بو ميكانيزمي كدواي أكيد بتواني مفاوضاتي لسركي يعني شري لسركي يعني لكوتاير ريكودني لسركي شو يك شون هي يك قيادة هي ويك بريار هي أما زور جرينجا خالق كتير دامزراوي تشكيلاتي شورش بوا لراسيا شورش أيلول دواي دەستپێکردنی و دوای دەستپێکردنی جوڵانەوەکە لە هەموو ڕووەکانەوە ئەبینی مؤسسات هەیە مثل مؤسسەی سەربازی هەیە لەشکری شۆڕژگەڕی کوردستان هەیە مؤسسەی تەشریعی و تەنفیزی هەیە کە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشە مەکتەبی تەنفیزیمان هەیە لە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش کە وەک حکوومەت وایە و ئەمانە مؤسساتن دامەزراون کە لە ڕاستیە لە ئەنجومەنی لە جوڵانەوەکانی تری پێشووی کووردا کەمتر ئەمە هەست پێ ئەەکەین لا شورشي شيخ محمودي مليكي لمليكي كردستان كان كابينيكي حكومتيش بيك هنريد لراسيا كمتر أم بابتانا بوشي ويكان جيري يكخراوة البته بهوي من الملانيكاني أو كاتي إنجليزي وترك لمناويك أوان درفتيان كمتر بوا بلام لقال أوشا أم يقرتويا أم هبوني أم مؤسساتنا لشورج جرينجيكي خوي هي وباء كبر يركاني شورج بشويكي باشتر ورد بكريانا وبشويكي باشتر بجانا خاولاتيان وبشويكي باشتريش كاردانوي لليان هاولاتيان وابي كاردانا وكارتشون به وبهالشيء به خالقی تر مسئله بجداری پیکردنی پیکهاتکانی کردستان لشورش ایلولا که اما نقطه‌ای که میجوی من هی لتاریخی خمانه مسئله مارشمعون او گرفته کلنیان مارشمعون سمکویه تکای او گرفته کلنیان اسوریه کانو کرد لو سردم الرؤده و ام بابته که بسر کرد ساغ کراوته و بنوع کان بلام لم مرحله پیکهاتکانی اسوری پیکهاتکانی آینی وک مسیحی و وک يزيدي كلناو أنجمني سركرداتي شورشا جهان أكريتوا لبروي أنا تويشوا وهم كلدان وهم آسوري لناو أنجمني سركرداتي شورشا جهان أكريتوا ودصلات يعني في أدري لوي وك هر قائدة كتير وك هر فرماندي كتير بيشمرجع ياخد هر فرماندي كتير كأندامي أنجمنا كبن كأمش جرينجا براسي هم بو تيماركردني أو زام ميجوي كهمانا ما عقلتي كي جوري قيادي شورشا كهم بو تيماركردني أو زامي كباسم كرد همش بو ضلنيايدان بوي كأم شورشي خلقي كردستان نك شورشي بيكاتي كي دياري كراو بي وبي دواء ويك ده صلاة تكريت دز إقصاء جينوسايدي أواني تربكا خالق يترب شو دريجي أم شورشا لراسيا يكيك لا خالق رينجا كان كواي كردوا كتماشي كردوري شورشي أولو لكن أبينين
قیاداتی شۆڕژ هیچ کات هیچ مەرحەلەیەک لەدەست نادەن بۆ ئەوەی کە لە دەرگای دانوستان بدەن لە دەرگای مفاوەزات و لە دەرگای گفتوگۆ بدەن لەگەڵ حکوومەتەکەیەک لە دوایەکانی عێراقا و هەر پێشاتێک لە بەغایەتەکایەوە دەبین مەزانی ساڵی 60ەکان ساڵی گۆڕانکاری زووزووە لە عێراقا کودەتای زووزووە لە عێراقا عەبدولسەلام عارف و باسیەکان چەند جارێک ئەم گۆڕانکاریانە کە دێنەکایەوە هیچ کاتێک ئەوە لەبیر ناکەن کە لە هەر گۆڕانکاریەکە قیاداتی شۆڕژ لە دەرگایان ئەدا و مەطالیبی شۆڕژ بە سابتی بەوەی کە لە حکوومەتی پێشووتر بوو هەمان مەطالیبیان پێشەکاتەوە داوای هەمان دانوستان ئەکاوە لێیان ئەچێتە پێشەوە و ئەم چوونە پێشەوە ئەم پشو درێژێ لە ڕاستیە بەشێکە لە کولتوری شۆڕژی ئەیلول من پێم وایە ئەم بەشێک لەمانە لە مەرحەلەکانی دواتری شۆڕشی کوردستانی شان ڕەنگی داوەتەوە وای کردووە ئێستاش ئێمە بەشێک لەو هێمنیەی کە ئەو تەرکیزە گەورە ئیعلامیە هجوومە ئیعلامیە هەیە بۆ سەر مەسەن حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی بەڵام ئەبینی بە هێمنی هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی لەگەڵ دام و دەستگاکانی عێراقا هەوڵی چارەسەرکردنی ئەمە ئەدا و کەمتر لە یانەی ئیعلامەکەی دەرەخا پێم وایە ئەمە جۆرێکە لە درێژکراوی ئەمە و ئەمە لە 91 و لە مفاوەزاتی ساڵی 91 هەر هاتوۆتە کایەوە ئەم پشو درێژەیەکی ترە لەو بابەتانە. لایەنێکی تری کەلتوری تەبعاً بوارە کۆمەڵایەتیەکەی شۆڕشی ئەیلول لە بوارە کۆمەڵایەتیەکە جێدەستی دیار بووە و هەوڵی داوە کە نەسیجی ئیجتیماعی کوردستان وەک خۆی بخوێنێتەوە و بتوانێ ئەو گیر و گرفتە کۆمەڵایەتیانەی کە لە کوردستانە کێشە بوون کێشەی ئانی بوون لەو کاتەیە حەلیان بۆ بدۆزێتەوە هەر لە ڕاستیشە ئەمە بزوتنەوەکی چەکداری بەحت جا ئەکاتەوە لە شۆڕشێکی ڕیشەداری خاوەن ڕوئیایی خاوەن بەرنامەی هەمەگیر بۆ نمونە لە مەسەلەی کولتوریە لە مەسەلەی بابڵین کۆمەڵایەتیە کولتوری کوردستان وایە لەو سەردەمەش بە تایبەتی جوتیارەکان شەریحێکی زۆر گەورەی کوردستانیان پێکێناوە و خاوەن ئەرزەکانیش ملاکی ئەرازی خاوەن مڵکدارەکان ئەوانیش تەچان بڕن ئەوانیش بەشێکی شەریحەیەکی گرنگ بوون لە کۆمەڵگەی کوردیا و ئەمانە جۆرێک لە جۆرەکان سراعش لە نێوانیانە هەبووە. شۆڕشی ئەیلول لە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕژ یەک لەو لیژنانی کە دروستی ئەکان گرنگیدانە بەم بابەتە و چارەسەرکردنی ئەم بابەتەیە چونکە هەم لە ناو شۆڕژ بەشێک لە خاوەن زەویەکان لەوێ وجودیان هەبووەوە ئاغا و بەڵێن شێخەکان لەگەڵ شۆڕژ هەبوون و جوتیارانێکی زۆریش لە ناو پێشمەرگە بوون و پشتیوانی شۆڕژ بوون هەموو شەریحەکان لەگەڵ شۆڕژ بوون بۆ ئەوەی ئەم گرفتە ئەم ناکۆکیە نەیەتە ناو شۆڕشەوە و ئەم گرفتە لەوێ سەر هەڵنەداوە نەبێتە مایەی کێشە بۆ شۆڕشەکە ئەبینی ڕێگەی باش گیراوەتە بر بۆ ئەم بابەتە مەسەن یەک لەوانە ئەو زەویانەی حکومی مەسەن دراوە بۆ فەلاحانەی کە زەویان نەبووە ئەو زەویانەی فەلاح کە بەدەستیانەوە بووە هی کەسانێک کە مەسەن ڕایان کردوتە ناو حکوومەت و بوون بە پشتیوانی حکوومەتی بەعز با بڵێن ئەو کاتە یاخود بە حکوومەتی عراقی زەویەکانیان لێسن داگیر کراوە لایەن شۆڕشەوە بە فەرمانێک دراوە بە ئەو فەلاحانەی کە بەدەستیانەوەی و بەڵام ئەمە مەرجیش دانراوە کە ئەمانە بۆیان نییە تەسەڕوفات بەم زەویانەوە بکەن بیفرۆشن و بیکردنەوە بەڵکو ئەمە زەوی عامە و مڵکی عامە واتە شۆڕش بەنەوەکان هەوڵی داوە ئەوەی کە کێشەیە کاتێک سەردەمێک کێشە بووە لە نێوان فەلاح و خاوەن زەویەکەیە ئەمە وەربگرێتەوە و نەیدا بە هیچ کامێکیان بەڵکو خۆی بێ بە خاوەنی و حەکەمیش بێ لە نێوانیانەوە میکانیزمێکیش دابنێ بۆ بەڕێوەبردننی کە ئەمە لە سەردەمی خۆیان گرفتێکی زۆر گەورەی حەل کردووە بۆ شۆڕژ و بۆ سەرکردایەتی شۆڕش و بۆ کۆمەڵگەی کوردستانیش کەوا ئەزانم لەو ڕۆوە ئەگەر لە شوێنی تر بواە ئەو میکانیزمانە نەبووە لەوانەیە گرفتی زۆر گەورەی خوێناوی دروست بواە بەڵام خۆشبەختانە ئەوە نابینین یان لێرە لەوێ کەم شتیوە ئابینین. هەروەها دامەزراندنی دام و دەستگای دادوەری بۆ بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتەکان و کێشە سیاسیەکانی کە دروستە بێت لە کێشە کۆمەڵایەتەکان و کێشە خێزانیەکان و کێشە ئەو کێشانەی کە دروستە بێت بە عام لە کۆمەلگایە یعنی دادگای باڵای شۆڕشە بووە و دواتر لیژنەی دادوەری هەبووە لە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش لە مەکتەبی تەنفیزی کە چارەسەرکردنی ئەمانە سپێر دراوە بە دادگاکان چونکە ئێمە زانین لە شۆڕشی ئەیلولا بۆ ئەوەی خەریتەکەمان لەبەرچاو بێ ئەو مەنتیقانەی کە بە ناوچە ئازادکراوەکانن لەژێر دەسەڵاتی شۆڕشی ئەیلولا دام و دەستگای حکوومەتی لێ نییە بەڵام خەڵکێکی یەجگار زۆری لێ هەم ئاوارەی لێ خەڵکێکە چوونەتە ئەوێ هەم خەڵکی مەنتیقەکەشی لێ کە مەنتیقێکی زۆر و کەم نییە ئەمە پێویستی بە دام و دەستگایەکە ئەمە فەرماندە سەربازیەکان و پێشمەرگە
توانای کۆنتڕۆڵکردنی ئاژاوایان ڕەنگە هەبێت، توانای کۆنتڕۆڵکردنی مەسەن بە جۆرێک لە جۆرەکان گرتنی جاسوس و لە ناوبردننی خەلیەکانی تێکدەر و ئەوانیان لەوانەیە هەبێ، بەڵام چارەسەرکردنی ئەم گرفتە وردانە بە پێشمەرگە ناکرێت، بە فەرماندەیەکی سەربازی بەڕێز ناکرێت. بۆیە دام و دەستگای پێویستەوە ئەم دام و دەستگایانە هێنراونەتە بوون وەسرە ڕاینەبوونی کادریان کەمی کادریش لەم بوارەیە، بەڵام ئەم دام و دەستگایانە کاری باشیان کردووە. مەسەن بۆ نمونە یەک لەوانە ئەو کاتە تەماشای ئەو مفارەقەیە بکە کە لە بینی ئێستا ئەو کاتەیە، ئەو کاتە یاسایەک دەرەچێت لەلایەن مەکتەبی تەنفیزیەوە کە بە ناوی یاسای پاراستنی خێزانە، و ئێمە زانین ئەو مجتمعی کوردی لەو کاتەیە مجتمعێکی نەریتی بووەوە، بەشێک لە قوربانیەکانی ئەم نەریتەش ئافرەتان بوون. مەسەن ئافرەتان ژن بە ژنیان پێکراوە لە پێناوی خوێنادراون و ئافرەتان کراون بە قوربانی لەوەی کە مەسەن دەست گیراوە بەسەر کچانە لەیان باوکەوە کە بە پارە بە نەوەکان پێوتراوە شیربایی ئەو کاتە دراوە بەشووە، یعنی ئەرقەلەی زۆر گەورەی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگای هەبوو بەرامبەر بە ئافرەتان. یاسایەک دەرەچێت کە قەرارێک لێ دەچێت قووەتی قانونی هەیە و دام و دەستگاکانی شۆڕش ناچار ئەکا بە جێبەجێکردنی ئەم یاسایە کە یاسای پاراستنی خێزانە. یاسای پاراستنی خێزان یان قانونی پاراستنی خێزان لە ڕاستیە من سێ خاڵم لەلا گرنگە بۆ ئەم بابەتە کە قسەی لەسەر بکەم. یەکەمیان کە خاڵی گرنگیانە ئەوەیە کە مەسلەی ژن بە ژن و لە پێناوی خوێنادان و خوێن پێخۆشکردن و مەسلەی ئەوەی کە پێی ئەوترێ بە بڵێن شیربایی زۆر ئەمەی قەدەغە کردووە و نەیهێشتووە، و تەنانەت قەیدی داناوە بۆ خاڵی دووەمیان ئەمەکە قەیدی داناوە بۆ مارەیی کە پێشتر وانە بووە، پێشتر باوکەکە گەر نەویستایە کچەکەی خۆی وا بە یەکێک پارێکی زۆر زۆری لە مارەیە داوا کرد، کابراش پێی هەڵ نەئەسووڕا ئەبوو هۆکاری کۆمەڵایەتی ڕەدوکەوتن ڕووی ئەدا، ئەبوو هۆکاری کێشەی کۆمەڵایەتی و شەڕی جاری وایە دوو عەشرەتی گەورە لەسەر ئەم بابەتە بووە. بەڵام ئەو ئەمەی هات قەیدی بۆ ئەمەداناوە وتی پێویستە لەوەندە پارە زیاتر نەبێ و نابێ باوکی کچ و کوڕیش ڕێگر بن لە هاوسەرگیریکردنی کچەکانیانەوە، تەنانەت لەم ڕۆوە دەسەڵاتی زۆر ورد و زۆر فراوانی داوە بە دام و دەستگا مەدەنیەکانی شۆڕش لە لادێ و لە شارەچکەکانە کە چۆن ئەم بابەتە چارەسەر بکەن ئەگەر کێشەیەکی وایان هاتە پێشەوە، کە ئەمە بەڕاستی خاڵێکی گرنگە. مەسلەیەکی تر لە مەسلەی احتیمامدانی شۆڕش بۆ بە ئینتاج بە بەرهەمهێنان هەر لەو کاتەیە کە ئەمە وای کردووە جۆرێک لە خۆژێنی لە نێوان شۆڕشە، بچکە شۆڕشی کوردی لە ڕاستیە حەسارێکی گەورەی نێودەوڵەتی لەسەر بووە، یعنی وازەوە بێنە مەسەلەن پشتەوە ئێرانە بەنەوعێک لە نەوعەکان عیلاقاتە بوو، بەڵام عیلاقاتی ئەویش بە مەرج هەبووە. ڕەحیمی قازی لە یادداشتەکانی خۆی زۆر ینی باسی ئەو وردەکاری ئەو عیلاقاتە کە چەند عەرقەلەی تیا بووە ڕژێمی ئەو کاتی ئێران بە چەند مەسەن زەخت و لەژێر چەند فشارە مەسەن اینجا تۆزێک هاوکاری شۆڕشی ئەیلولی کردبێەوە داوای لێکردون لە بەرامبەر ئەمە بچنە ژێر باری کۆمەڵێک شتەوە، بەڵام تەمان سەرکردایەتی شۆڕش نەچوونەتە ژێر ئەمبارەوە بە تایبەتی قائیدی شۆڕشەکە کە بارزانی نەمر بووە. بۆیە ئەو حەسارە گەورەیە پێویستی بەوە هەبووە کە تۆ خۆژێنی لە ناو خۆیان دروست بکەی، وهانی جوتیاران دراوەکە وەکوتم زەویەکانی پێدراوە لەگەڵ ئەمەشە باجیان لەسەر کەم کراوەتەوە و ئەو هاوڵاتیانەشی ئەو جوتیارانی کە توانای دانی باجیان نەبووە زەویەکانیان لێوە نەگیراوەتەوە وەک سزا، و وا کراوە کە ئەم خۆژێنیە ئەم مەسەلەی خۆژێنیە پەرەی پێ بدرێ، کە ئەمە شەروای کردووە جۆرێک لە ئیکتیڤای ذاتی بەپی ئەو کاتە بێتەکایەوە هەرچەند وەک پێویست نەبووە لە ڕووی تواناوە. بوارێکی تر کە بواری سێمە مەسەلەی پەروەردەیە. پەروەردە زۆر گرنگە بۆ ئەوەی تۆ ڕوئیایی قائیدێکی سیاسی قیادەیەکی سیاسی بزانی ئەو هەنگاوانەی کە لە بواری پەروەردە ئیگرێتە بەر ئەو بەرنامە پەروەردەیی کە هەیەی کە پێی ئەپێویت و خاوەنەکەی پێ ئەپێویت تۆ تێگەی کە ئەمە ڕوئیای چۆنەوە ئەوێ بمێنێتەوە یان ئەوێ حکم بکایان ئەوێ ماوەیەکی کاتی لەبێ و بڕوا. بۆیە مەسەلەی پەروەردە لە شۆڕشی ئەیلول گرنگیەکی زۆر تایبەتی پێدراوە، هەر بۆیەش کات لیژنەیەکی دروست کراوە لە مەکتەبی تەنفیزیکە لیژنەی مەعاریف و تەربیەیە، و ئەم لیژنەیە کاری زۆر گرنگەکە، مەسەن یەک لەوانە سێ بەڕێوەبەرایەتی گەورەی پەروەردە ئەهێنێتەکایەوە و ئەم بەڕێوەبەرایەتیانە پێداچوونەوە ئەکەن بۆ قوتابخانانەی کە هەیە. تەمەن لەو سەردەمە لە ساڵی 62 تەنها ئەڵێ 45 قوتابخانە لەو ماوەتەوە، ینی هەفتا ئەوەندە قوتابخانە خۆی هەبووە. تەمان حکوومەت
مامۆستای لێکشانونەتەوە وردە مەسەن ئەوەی کردوون زەختی لێ کردوون ئەوەی بۆ دابین نەکردوون ترسی ترساندونی کە بچنە ئەوێ واتان لێ و ئەمە وای کردووە کە 45 بمێنێتەوە بەڵام لە 69 750 قوتابخانە لە ناوچە ڕزگارکراوەکانی کوردستانە هەبووە کەمە زۆر گرنگە و وردە بە تەدریجیش ئەماکە پێشە قوتابخانەی سەرەتایی ئەکاتەوە ئەو ئێستا پێوتە بنەڕەتی دواتر ناوەندی ئەکاتەوە و دواتر پەیمانگا ئەکاتەوە و دواتریش زانکۆ ئەکاتەوە چونکە ئەمانە یەک ئەدەنە دەست ئەوی تر تۆ قوتابخانەی ناوەندیت ناوێ ئەگەر خریجی سەرەتاییت نەبێ زانکۆت ناوێ ئەگەر خریجی ئامادەیی و ناوەندیت نەبێ بۆیە ئەمە زۆر گرنگە لە مەسەلە پەروەردەیەکەیە. مثلا پەیمانگای پێکەیاندنی مامۆسایان یاخود باوڵێن جۆرێک لە مەعهەدی پێگەیاندنی مامۆسایان هەبووە کە لەبەر نەبوونی ئەو کادری پێویست بۆ بەڕێوەبردن و بۆ پەروەردەکردن و بۆ هۆشیاریدان بە خەڵکەکە ناچار مەسەن شتێک کراوەتەوە بە ناوی پەیمانگا ڕاستە ناوەکەی پەیمانگایە بەڵام ئیشی ئەمە ئەوەیە بە خولی درێژخایەن و کورتخایەن کۆمەڵێک خەڵکی کادری پێگەیانوە کە ئەمانە بچن تەوعیەی خەڵکەکە بکەن کە ئەڵێن پەروەردە لە ڕاستیە ئەگەر تەماشای هەنگاوە پەروەردەیەکانی شۆڕش ئەەکەی زیاتر لەوەی کە مەبەستی تەنها پەروەردەکردن و فێرکردنی قوتابیان بێ بەڵکو مەبەستی پەروەردەکردنی هاوڵاتیانیش بووە چۆن ئەو کادرانی کە لە پەیمانگەکانی مامۆستایان لە خولەکانی پەیمانگای مامۆستایان دەرچوون نێردراونەتە لادیەکان و لەوێ تەنها ئەرکی فێرکردنی مناڵانیان نەگرتووەتە ئەستۆ بەڵکو ڕوونکردنەوەی مەبادیئەکانی شۆڕش و ستەمەکانی کە لە کورد کراوە و بەرەو پێشبردننی کۆمەلگای کوردی و محارەبەکردنی ئەو دابوونەریتە خراپانەی کە هەیە و پشتیوانیکردنی خەڵک بۆ ئەو قەراراتانەی کە هەیە بۆ چاکسازی کۆمەڵایەتی بەشێک بۆ لە ئەرکی ئەم مامۆستایانە هەر بۆیە مامۆستاکانی شۆڕش ئەو کات وەکو قودوەیەک تەماشاکراون لە ناولادیەکانە و بەشێک لەو مامۆستایانە طبعاً خۆشبەختانە ئێستا ماون و ئێستاش هەر ڕۆڵی کاریگەریان هەیە. يعني ئەگەر تەماشاکە یەک لە هەرە گرنگە یەکێکی تر لە هەرە بوارە گرنگەکانی بواری پەروەردەیی مەسەلەی گرنگیدان بۆ بە زمانی کوردی شۆڕشی ئەیلول لە هەموو مزەکەراتی خۆیان هەم بارزانی نەمەری هەم قیادەی شۆڕش هەم مەجلیسی قیادەی سەورەی شۆڕش لە هەموو مزەکەراتی خۆیان و داواکاریەکانی خۆیان لەگەڵ حکوومەتەکە یەک داوایەکانی عێراقا خاڵی یەکەم یا دووەمیان مەسەلەی زمانی کوردی بۆ کە پێویستە زمانی ڕسمی و خوێندن بێ لەو ناوچانەی کە زۆرینەی کوردە و جێگیرکردنی زمانی کوردی بووە مەسەن لە ئەو بەڵگەنامە فەرمیانەی کە لەو سنوورانە دەرئەچن واتە نووسراوەکانی دائیرەکان و کارمەندی کورد کە ئەمە زۆر گرنگەوە بە بڕای من ئەمە هەنگاوی زۆر گرنگەوە ئەم مەرحەلەیە ئێستا تەماشاکە ئێستا لە تورکیا لە کوردستانی باکوور ئێستا حیزبەکانی کوردستانی باکوور لەسەر ئەوە ئیشەکەنەوە ئەبینین کە شارەوانی مەسەن ئامە دەڵێ ئەو دوکانی کە قوتعەکەی بە کوردی بنووسی ئێمە پارەی لێوەرناگرین ئەمە ئێمە لە شەستەکانە شۆڕشی ئەیلول ئەمەی کردووە هەوڵی داوە کە ئەمە بەنەوەیەک لە نەوەکان لە زیهنیەتی خەڵکی کووردا بچەسپێنێت چونکە لە ڕاستیە یەکەم کاردانەوەی بەعز بەرامبەر بە کورد دوای هەڵگیرسانی شۆڕش کاردانەوەی کولتوریە ئێوە لە ڕووی کولتوریەوە دەستخاتە بینی کورد و کورد بخنکێنێ یەکەم شت ئەوەیە مەسەن کە ئیتیحادی معالمین یان یەکێتی مامۆستایانی عێراق کە کۆنگرەی خۆیانەکەن داوای بڕیارێک ئەدەن بە یەکخستنی پرۆگرامەکانی خوێندن لە سەرتاسەری عێراقەوەکردنی بە عەرەبی بەمە کوردیان لابرد و هەروەها بڕیار ئەدەن کەوا یەکێتی مامۆستایانی کورد یاخود گروپی مامۆستایانی کورد لەناو یەکێتی مامۆستایانی عێراق مافی ئەویان نییە کە کۆنگرەی خۆیان بکەن و هەروەها بڕیار ئەدەن کە کۆڕی زانیاری کوردی دروست نەکرێ وەک کۆمەڵێک بڕیار ئەدەن کە ئەمانە بابەتی کولتورین هەر بۆیە تۆ لە بەرامبەر ئەمە پێویست بە ڤاکسینی کولتوری هەیە پێویستە بە مەناعی کولتوری هەیە دروستیکەی هەر بۆیەش لەم ڕوانگەیەوە شۆڕش هەر لە ساڵی 62 دەست ئەکا بە دروستکردنی قوتابخانە پێگەیاندنی کادری پەروەردەیی و پێگەیاندنی کادرێک بۆ هۆشارکردنەوەی هاوڵاتیان چونکە گەلێکی هۆشارت نەبێ مەحاڵە بتوانی تێیان بگەێنی کە کوێیان دێژێ و داوای چیان لێ ئەەکەی هەر بۆیش ئێستا بەشێک لەو گیرخواردنەی کە ئێمە ئێستا گیرمان خواردووە ئەوەیە هۆشاری خەڵک شێوێنراوە کە خۆشبەختانە ئەو کاتە ئەو ئیعلامە زۆر زەبەلاحیان بەدەستەوە نەبووە بتوانن هۆشاری خەڵک تێک بشێوێنن بەڵام خەڵکەکە پێویستی بۆ هۆشار بکرێتەوە و ئەم هۆشیاریەش لە ڕێگەی پەروەردە و لە ڕێگەی کادرەکانی پەروەردەوە کراوە کە لە یادداشتەکانی خۆیان هەم قیادەکانی ئەو کات هەمیش مامۆستاکانی ئەو کات زۆر بە گرنگی باسی ئەمەیان کردووە و لە ساڵی 62 یەکەم شت مەسەن یەکێتی مامۆستایان دروستەکرێت لە بەرامبەر یەکێتی مامۆستایانی عێراقیە و وەکوتم قوتابخانەی زۆر ئەکرێتەوە خاڵێکی تر مەسەلەی نەهێشتنی خوێنەواری بۆ مەحول ئومی کە ئەو کاتە شۆڕش بە تەوزینی بە زۆر ئەڵێ پێویستە پێشمەرگە هەمووی فێری خوێندن بێ بەڵام هاوڵاتی ئاساییە مەسەن بە شێوەیەکی ئیجباری نییە و ئەکرێ اختیاریەوە هاوڵاتیانیش مافی ئەویان هەیە شوێنیان بۆ دابین ئەکرێ بۆ ئەوی لە لادیەکانە مەسەلەی نەهێشتنی خوێنەواری ئیشی لەسەر بکرێ کە ئەمە لایەنێکی کولتوری زۆر گرنگە چونکە بەشێکی زۆری ناسۆریەکانی
کورد ئەو کاتیش لە ڕوخانی دەوڵەتی عوسمانیە و هەتاکو ئەو سەردەمی تەکنۆلۆژیا ئەوە بووە کە خوێنەواریمان نەبووە کەمترین خوێنەواریمان ئێستش لە تەکنۆلۆژیا خوێنەواریمان نییە بەشێک لەوانەی کە هەڵ ئەخەڵەتێن بە گرافیکێکی ئاسایی نیشانەی ئەوەیە کە ئەم کەسە خوێنەواری تەکنۆلۆژیای نییە و ئەمە بە حەقیقەتی ئەگاوە ئەمە ئەکا بە پرەنسیپێک بۆ ئەوەی کە لە مافەکانی خۆی لە ماف و شایستەکانی خۆی تەنازول بکە دیارە خوێنەواری نییە لەو بابەتەیە بۆیە مەسەلەی مکافحەکردنی خوێندەواری لە شۆڕشی کوردیا زۆر گرنگ بووە و زۆر ئیحتیمامی پێدراوە لەلایەن شۆڕشی ئەیلول و سەرکردایەتی شۆڕشی ئەیلولەوە. من شتێک زۆر سەرنجی ڕاکێشام لە یادداشتەکانی یەک لە مامۆسایەکانی ئەو سەردەما ئەڵێ ئێمە مامۆساکانی ئەو کات بەتەمان مامۆسایانە بوون کە پەیوەندیان کردو بە شۆڕشەوە کە بەداخەوە ژمارەکان زۆر نەبووە سەرەتا و ئەمانە ئەمەش جێی پرسیارە لە ڕاستیە لەگەڵ کاک دکتۆر کێوان مناقەشەی ئەومان کردانی شۆڕش لە دژی ستەم و زۆرداری دروست ئەبێ و شۆڕشی کوردی بە شۆڕشی ئەیلول لە دژی ستەم و زۆرداری دروست ئەبێ و نخبە هۆشیارەکەی کورد پێویستە خوێنەوارەکانی بن و پێویستە یەکەم گروپێک کە ئیلتحاق بەم شۆڕشەوە ئەکەن و ئەڕۆن بە پاڵ شۆڕش و وازە ئیمتیازاتی خۆیان ئێنن لە مەرحەلەی یەکەمی شۆڕش باسەکەین پێویستە خوێنەوار و ژمارەی زۆری خوێنەوار بچێتە ئەوێ کە لە سەرەتاوە تەمان ئەم ژمارە خوێنەوارە نەچوو بەڵام دوایی بە تەدریجی ئەمە زیادی کردووە ئەمەش جێی پرسیارە کە ئایا کە کولتوری داگیرکار مەسەن چەند زاڵ بووە لەسەر خەڵکی ئێمە وەک ئێستا کە چۆن ئەزانین کە بانگەشە بۆ ئەکرێت کە زۆر شت بکەینە قوربانی شتی ئانی و کاتی. جا شتێک من سەرنجی ڕاکێشام لەو مەسەلەیە ئەڵێ ئێمە لە ئەو دەرسانی کە ئەمانوتەوە لە مەکتەبەکانە مەسەلەی بیری سیاسی جۆرێک لە هۆشیاری دەرسێک هەبوو بەناوی هۆشیاری سیاسی وتراوەتەوە بە تەلەبەکان کە ئێستا نییە لە قوتابخانەکە لە پەروەردەی ئێمەیە کە من ئاواتم ئەخواستە بێ بابەتێکدان درا بە ناوی پەروەردەی مەدەنی کە بەداخەوە ئەوش ناچێت بەلای ئەو مۆزوعە ئەو مەسەلەی هۆشیاری سیاسی ئەو کاتە وتراوەتەوە ئەو کاتە قوتابی کورد نەخوێندەواری کورد کە فێری مەحول ئومی کراوە کە مەحول ئومی کراوە و قەڵاچۆی نەخوێندەواریەکەی کراوە فێری خوێندن کراوە لەو کاتەیە فێر کراوە مەسەن هۆشیاری سیاسی هەبێت و کورد گەلێکی پارچە کراوی داگیرکراوی داگیرکەرەکانی تۆ لەسەر هیچ شتێک ئەمانە کۆک نین تەنها لەسەر قەڵاچۆکردن و دابشکردن و لەناوبردننی تۆ کۆکن و هیچ کێشەیەکیان لەم بارەیەوە نیە و دوای کوشتنی تۆ ئەوان جارێکی تر کێشەی خۆیان نێوان خۆیان دروستە بێتەوە ئەمە زۆر گرنگە کە لەو کاتەیە کراوە کە بەداخەوە ئێستا ئەو بابەتە کەمە. بوارێکی ترکە ئیشی تیا کراوە لە ڕاستیە بوارە تەندروستیەکەیە بواری تەندروستیەکە لە شۆڕشی ئەیلول وەک لایەنێکی گرنگی کۆمەڵایەتی ڕواندرێتە تەندروستی لە ڕاستیە پێشتریش لە حکوومەتی هەرێمی کوردستان وزارەتەکە ناوی وزارەتی کاروباری وەزارەتی تەندروستی و کاروباری کۆمەڵایەتی بوو. مەسەلەی تەندروستی زۆر پەیوەندێکی زۆر باشی هەیە زۆر بەهێزی هەیە لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵایەتیە. دیراسیەکەم خوێندەوە ئەڵێ لەسەر لە عێراقا لە ساڵی 52 لە 4 بودجێ عێراقدانراوە بۆ بواری تەندروستی يعني ئەمە کە زۆر کەمە ینی هیچ نییە ئەموو کە هاوڵاتیەک تقریبا 2 دینارونی بەرەکەوێت لە ساڵێکا کە بۆی بدرێ بە عیلاج و بە تەندروستی ئەدەواتی تەندروستی لە عێراقا جا بزانە عێراق بەگشتی لە بواری تەندروستیەوە چەند دواکەوتوو بووە ئەبێ کوردستان ئەوەندەی ئەوە دواکەوتوو بووە چونکە بە حکمی ئەوەی کە ئێمە شعبێکی جیاوازین لەوان و شعبێکی ناخۆشەویست و غێرە مەرغوبین لە ئێوان ئەم دواکەوتنە تەندروستیە کاریگەری هەبووە لەسەر کۆمەلگاش چونکە کۆمەلگا کە سەحا و تەندروستیەکەی باشەوەیەکی تەمینی بۆ دابین نەکرا ڕوبەڕووی لەوانەیە ڕوبەڕووی وەبا و پەتایی لە ناکاو بێتەوە وەکەوەی کە لە ڕابردوەکانی دوورا هەبووە لەوانەیە مثلا ناچار بێ لە پێناوی دەستخستنی عیلاج و پێداویستی تەندروستیە تەنازول بکا بۆ کۆمەڵێک شت کە لایەنە سیاسیەکە بکا بە قوربانی بۆیە لە بواری تەندروستی شۆڕش گرنگی زۆری بەم بابەتە داوە ئەوەی کە لە بوارە تەندروستیەکە لە لای من گرنگ بوو لە ڕاستیە چەند مەسەلەیەک بوو یەک لەوانە ئەوەیە کە دکتۆری ئیخسائی لە پارچەکانی تری کوردستانەوە هاتوون لە کوردستان خزمەتیان کردووە مەسەن یەک لەوانە دکتۆر شڤانە کە خەڵکی باکووری کوردستانەوە دێ لێرە خزمەت ئەکا یەک لەوانە دکتۆرێکی مەسیحیە کە بە ناوی دکتۆر حکمت حەکیمە کە ئەمە دکتۆرێکی مەسیحیە کە اسمە شەریفوانی لە مذەکرات لە کتێبەکەی خۆیان دەربارەی شۆڕشی ئەیلول ئەڵێ يعني ئەڵێ بەحساب ئەو ئەندامی ئەنجومەنی قیادە بوو ئەندامی ئەنجومەنی سەرکرداری شۆڕش بوو ئەڵێ بەس زۆر کەمەمان بینی لە کۆبوونەوەکان بەردەوام لە خەستەخانەکەی خۆی بوو بەردەوام احتیمامی بە خەستەخانەکەی ئەدا
ئەڵێ بەردەوام ئیشێکی ئەو لەگەڵ ئێمە ئەوە بوو کە ئێمە چۆن بتوانین لە ڕێگەی سەلیبی ئەحمەر و لە ڕێگەی ڕێکخراوی تەندروستی جیهانی و لە ڕێگەی ئەوانەوە دەرمان دابین بکەین بۆ کوردستان، چونکە ئەو پێی ئەوتین ئێمە ئەگەر سەحەت تەئمین بکەین ئەتوانین بە دەنگی دلێرەوە بەرامبەری نارەکانمان شەڕ بکەین. ئەوەی ئەگەر پێشمەرگە سەحی بۆ دابین نەکەین ناتوانین، لایەنە سەحی و تەندروستیەکەی بۆ تەئمین نەکەین ناتوانین، ناتوانێت لایەنە سەربازیەکە بۆ ئێمە تەئمین بکە. و ئەو باسی ئەوە ئەکات چەند شتێک ئەگەڕێتەوە کە خۆی بە چاوی خۆی بینیوەتی کە ئەم دکتۆرە چەند بە ئەو پەڕی دڵسۆزیەوە کە زەمان خۆی کە پیاوێکی مەسیحی بۆ دکتۆرەکە و چەند بە دڵسۆزیەوە لە ئیشوکارەکانی ئەم بابەتی ڕاپەڕاندوەوە توانیویانە تا حدێکی زۆر پێداویستە تەندروستیەکان دابین بکەن و وردە وای لێ هاتوان سەرەتا تەنها توانیوە لە سێ خەستەخانە بکەنەوە، بەڵام کردویانەتەوە حتا یەک لەو گەڕیدانەی یەک لەو ڕۆژنامەنووسانی کە ئەو کاتە لەوێ بوو ئەڵێ ینی بەڕاستی هەر ئەکرا پێی بڵێ خەستەخانە ناوی خەستەخانە بوو، ناگین هیچ خەستەخانە نەبوو، ینی تەنها ناو لەرابوو خەستەخانە، بەڵام دڵسۆزی کەسەکانی ناوی وای کردبوو کە خەڵک متمانەی پێبێ و خەڵک سەردانی بکە. ئەمە وردە پەرە ئەسێنەوە ئەکات کە کادرەکانی ئاسایش بە جۆرێک لە جۆرەکان دەوریان بۆ ئەکرێتەوە فێری عیلاجی سەرەتایی و فریاکەوتنی سەرەتایی و ئەوەکەنەوە وایان لێ ئەکرێت کە ئەمانە بتوانن خزمەت بکەن. وردە بە شێوەیەک تەشەنە ئەکا هەر چەند مەجموعەیەک بنکەیەکی تەندروستیان بۆ ئەکرێتەوە، شوێنێکیان بۆ تەرخانەکرێەوە بنکەیەکی تەندروستی ووا ئەکات متمانەی ئەمانە بۆ خۆیان ڕابکێشن، متمانەی خەڵکەکە بۆ خۆیان ڕابکێشن بەو تواناکەمەی کە هەیەە بتوانن لە ئاستی ئەو توانایی کە هەیەە بیمەی تەندروستی یاخۆ خزمەتگوزاری تەندروستی. اینجا ئەوە زۆر گرنگ مەسەن توانیانە لە ئاستی توانای خۆیان ئەوە دابین بکەن. تەهابابان شتێک ئەگەڕێتەوە لەسەر تەهابابان یەک لە ئەو کەسانی کە ڕۆژنامەنووسە فەڕەنسی کە لەوێ بوو ئەڵێ لە یەک لەو خەستەخانە شوێنی ناونرا بوو خەستەخانە لە منتیقی بەرزان دروست کرا بوو لای خەلان ئەڵێ دروست کرا بوو، ئەڵێ تەهابابانی لێ بوو دکتۆر تەهابابان کە ئەمەندە دڵسۆز بوو بە ئیشەکەی خۆی کە ئەگەر کەسێک بەهاتایە نەخۆشێکی بێنایە خۆشی کێشەیەکی هەبووە خۆشی نێوتای من ئەو نەخۆشەمە ئەو پێی ئەوە دەوێت ئەو نەخۆشەش هەیە وەرە بە چارەسەریکەین ئەوەی تۆشکی ئەڵێ من پیاوێک کات مەسە مناڵێکی پێ بوو مسکی ئێشاو کێشەی ئەوەی هەبوو ئەڵێ من پیاوەکە حافظ بوو چاوی نابینا، ئەڵێ پێی چاوی تۆش چاکە بێتەوە ئەتوانین ئێمە چاو چاکەینەوە. ئەتەمان کات توانیوەتی لەوێ نەشتەرگەری بۆ بکاوە ئاوی سپی دیارە لە چاوی بۆ دەری کردۆ پیاوەکە چاوی کراوەتەوە. ئەمە متمانەیەکی زۆر گەورەی لە لای خەڵکی منتیقەکە دروست کردو بە شۆڕش. ئەم لایەنانە طبعاً ئەم لایەنە کولتوریانەی کە باسی ئەەکەین ئەمانە خزمەتکارن لە پێناوی دروستکردنی متمانەیە و ئەمانە وا ئەکەن کە تۆ متمانە لە دوای یەک زیاد بێ بۆ شۆڕشەکە. یەک لەو ڕۆژنامە یەک لەو توێژەرە ئەجنەبیانی کاتۆ مەسەن ئامارێکی کردوڵێ تەنها لە ساڵی 1969 مثلا 1950 کەس توانیویانە خزمەتگوزاری تەندروستی کاڵی خزمەتگوزاری تەندروستی طبعاً ئەمە بەسمان خزمەتگوزاری تەندروستی سەرەتاییە بە پێوەری ئەو کاتە لە خەستەخانەکانی شۆڕش وەربگرن کە ئەمە گرنگ بووە بە نیسبەت شۆڕشەوە ئەمە جۆرێک لە ڕوئیاش بووە بۆ بەرامبەرەکەت بۆ عێراق کە ئێمە تەنها لایەنە سەربازیەکە ئیهتیمام پێ نادەین و ئەم لایەنەش لەلامان گرنگە. مەسەلەی کەلتوری ئیدارەدان و بەڕێوەبردننی وڵاتە کە شۆڕش ئەمەشی بەڕاستی فراهەم کردووە و پشتگوێی نەخستووە. ئەگەر تەماشای ئەو دیراسەتانە بکەی کە لەسەر شۆڕش ئێلول کراوە بابەتێکی زۆر گرنگ هەیە مەسەلەی بەڕێوەبردننی مەدەنیە کە جیا کراوەتەوە لە بەڕێوەبردنی سەربازی و هەر لەو ئەوەشە کە بەزێک لە توێژەکان ئەڵێ جۆرێک لە بەڕێوەبەرە مەدەنیەکان واتە حکومە بەڵێن شۆڕشی کوردستان ئیدارەی کوردستانی کردبوو بە چوار لیواوە یا چوار پارێزگاوە و هەرێک لەمانە سەرۆکێک لە پارێزگای جۆرێک لە پارێزگاری بۆ دانابوو و لە خوار و ئەمانەشەوە قەزا و ناحێ و ئەمانە هەبوون بەرپرسی ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان بەڕێوەبەری مەدەنی منتیقەکە بوون زائیدەن لەگەڵ هەبوونی سەرباز و پێشمەرگەش لەو سنوورە و هەبوونی هێزەکانی پێشمەرگە و لەناو خەڵکە بەڵام لایەنە مەدەنیەکە دراوەتە دەست لایەنی مەدەنی واتە جۆرێک لە جیاکردنەوەی ئەتوانین بڵین کە ئەمە بەڕاستی جێ ئەوەیە دراسی زۆری لەسەر بکرێت جیاکردنەوەی جێیشە لە لایەنە عامەکە سربەخۆکردنی سوپایە سربەخۆکردنی حکوومەتە دەستوەردەدانە لە کاروباری حکوومەت و چەند نمونەیەکیش ڕیز ئەکەن ئەوانەی کە دراسی شۆڕشی ئێلولیان کردوتەمان ئەمە من بۆ ئێوە لێرە پێشکەشی ئەەکەم و ملەخەسەکەی پێشکەشەکەم خۆی بابەتێکی درودرێژەوە ئامادەم کردو بڵاوی ئەەکەمەوە لەوێ باس لەوە ئەکەن کە تەدەخولاتی عسکەری هەبووە پێشمەرگە هەبووە بۆ سەر لایەنە مەدەنیەکە و کاتێک کە ئەگاتە قیادە ئەگاتە بارزانی نەمر ئەگاتە ئەنجومەنی سەرکرداتی شۆڕش لە ساڵ
مصالحی لایەنە مەدەنیەکە قرار ئەدەن و سزای قائیدە پێشمەرگەکە ئەدەن کە دەستی خستۆتە کاروبارەکەەوە کە ئێستا ئێمە بەشێک لە شارەکانی ئێمە گیری بەدەست ئەمەوە خواردووە بەشێک لە شوێنەکان و قەزا و ناحەکانی ئێمە گیری بەدەست ئەمەوە خواردووە کە قایم قامەکە دەسەڵاتی نییە پارێزگارەکە دەسەڵاتی نییە بەڵکو خەڵکی تر دەسەڵاتی هەیە بە شێوەیەکی گشتی لایەنی کللتوری و لایەنی ناسەربازی شۆڕشی ئەیرونی ئەوەیە کە دیراسی وردی لەسەر بکرێت کۆنفرانسی لەبارەوە بکرێت هیوادارم من توانی بێتم قسەی باش بکەم و سەری ئێوەم نێشان بێ و بێتاقەتم نەکردبن هیوادارم گفتوگۆکانی ئەوەش زیاتر بابەتەکە دەوڵەمەند بکە و کاتی شما ئەزام زۆر نەبردووە لەبەرەوە زۆر سپاس بۆ گوێگرتنتان و دەستان خۆش بێت سپاس.